بینەرانی خۆشەویست و ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوتان لێبێت. خۆشحاڵین جارێکتر لە چاوپێکەوتنیەکتر لە دیدارێشتری تایبەت پێتان گەیشتینەوە. دیداری ئەم جارەمان لەگەڵ کەسایەتێکی کووردە کە لە نێو تۆپی عێراقا، ئەویش دکتۆر ئەحمەد کۆچەرە. کاکتۆر بەخێراتنت دەکەین. دکتۆر ئەحمەد کۆچەر لە دەستەی ئاساییکردنەوە یاخود دەتوانین بڵێن دەستەی کاتی یەکێت تۆپی عێراقە، دوای ئەوەی کەوە یەکێتیەکە لە پێشتر هەڵوەشایەوە، ئەو دەستەیە دەستنیشان کران بۆ ئەوەی تۆپی عێراق لە ماوەیەکی کاتی بەڕێوە بن کە لەو ماوە کاتیش بە شایەدی زۆربەی وەرشوانانی عێراق، شەقامی وەرشی عێراق ماوەیەکی سەرکەوتوو بووە تۆپی عێراق لە مەرزە سەرکەوتنی بەرچاوی بەخۆوە بینیوە. لە پرسیارەوە دەست پێ دەکەم دکتۆر چۆن ئەو ئەرکەتان وەرگرت، دەتوانین بڵێن چۆن هاتنە ناو بوارە؟ سپاس بۆ دەرفەتە. سەبارەت بە چۆنێتی هەڵبژاردنمان ئەوە بوو کە پێشوەخت مانگی 2020 بوو کە گوتیان پالۆراومان دێ، ئەو بوو لە 14 کەسی عێراق، یەک لەوانە من بووم. بەرپرسانی وەرزشی کوردستان هەرەمیان تەرشیح کرد بوو، ئەوی چەند مواسفاتێکی هەبوو. ئەو بوو چاوپێکەوتمان لە قەتەر بوو، لە قەتەریش کە چوون چاوپێکەوتمان کرد، ئەو بوو پاش مانگی 4 بوو 3/4 2020 ئێمەیان هەڵبژارد کە پاشەوەی ئینتەرویو کران، یعنی مقابلە کراین. ئەو کاتە دەستمان پێکرد یەکەم کۆبوونەوەشمان ئەو بوو 6/4 بوو. لە یەکەم کۆبنەوە ئەرکەکانمان بخۆی 3 خاڵیان پێگوت بووین ئیشەکان، بەڵام پاشەوەی کە دەستمان پێکرد ئیشمان قۆرستر بوو زۆریش. بەڵام ئەفۆن کە پێشەوەی دەست پێ بکەن، یەک لە مەرجە قورسەکانەوە بوو ئەو کەسێکەوە بێتە ناو ئەو دەستێ نابێ خۆی بۆ هەڵبژاردننی داهاتوو لە یەکێت تۆپی عێراقیان دیتکاتن کەەوەش ینی دەتوانین بڵێن ئەرکێکی وەکو بڵێ خۆبەخشی پێویست بوو، لەبەرەوەی لە ماوەیەک تۆپی عێراق ڕابگری و دواتریش نییە ناو ئەو بابەتە. ئەکید، بەڵام شەکی قرس نییەوە نەخێر، ئەمەوە نییە ئەم خۆمان هەڵبژێرین. باکسەوە ئمە کاتی بوو، ئێمە 6 مانگ دوای بووە 9 مانگ بۆ مای ئیزافەکرا، ئێستاش هەتاکو 30 یانیان بۆماندانراوە. بەڵام ئیشەکانمە زۆر بە ڕێکپێکی دەچیتم بە خۆ دەزانێ ئەڕدی واقع لە عێراق بەو مەشاکلەی خۆی بۆ ئەوی خۆی، بەڵام توانیمان شتێکی باش بکەین و سەرکەوتوو بین بەڕاستی، ینی بە لیژانەکان لیژنەکانی ئەوەی لەگە پێمان ئەوانی کە لەگە ئێمەشین بە سەرۆکی دەستەکەی و ئەندامەکانە هەمووی پسپۆر من لەو بوارە و بەڕاستی یەک تیم ئیشمان کرد و الحەمدوللا موفق بووین لەو شتە. بەڵێ کاکتۆر وەکو باس کرد سەرەتای 2020 سەرەتای هاتنی کۆڕۆناش بوو، لەگەڵ دەستنیشانکردنیەوەش کۆڕۆنا توانین بڵێن پەرەیسەن تا چەند ئەمە ئاستەنجی بۆ ئێوە دروست کرد؟ بەخوا ئاستەنگ نەبوو، بیدایەت ئیشی ئیداریمان زیاتر هەبوو، خۆ دەزانی خولەکە ڕاوەستا بوو، استحقاقاتی منتەخەبات وان هەموو ڕاوەستا بوو، زۆربەی یاریزان هەموو لە ماڵەوە بوون، اتحادیش ئیشکاری نەبوو، هەر بە زوم بوو، بە ئۆنلاین ئەمە اجتماعاتمان دەکرد کە تعلیماتمان بۆ دەهات لە اتحادی دووەلی، خۆ دەزانی مەکو ڕاوێژکار لە فیفا دەستنیشانکرێنە ئێمە، یعنی عەقدەکەمان وایە و دەستەی کاتیش بەڕێوە دەبێنی عێراق. ئەو بوو بە ئۆنلاین وانە زۆر شتمان بەڕێوە بەڕاستی ئیشمان کرد لەسەر منهاجەکانیان، لەسەر پەیڕۆ پرۆگرامی ناوخۆ زۆر شتمان کرد، ینی بەڕاستی ئەو تا و کاتی مانگینەوە بوو کە یەکەم کۆبنەوەمان کرد بە علەنی بۆ خۆ دەزانێ و کاتە ئەو ترس و درەڕاوکەی لەسەر نەک لە عێراق لە جیهان هەمووی لەسەر لەبەر ئەوەی کۆڤید-19، بەڵام الحەمدوللا ئەتوانمان شتێک بکەینەوە دەستمان پێکردیە و ئێستا لە خولی عێراق ماشەڵڵەوە لە 32مینە ینی خولەکەی لە خولی عێراق. ڕاستە دکتۆر، بابەتەکان زۆرن. سەرەتا لە گرنگترینیان دەست پێ دەکەم ئەویش هەڵبژاردی عێراقە، بەهۆی ئەوەی کەوا ئەوەی هەموو شەقامی وەرشی عێراق یاخود دەتوانین بڵێن هەموو عێراق کۆ دەکاتەوە، ئەویش هەڵبژاردەی نیشتیمانیە، هەتا بە هەموو پارچەکانیەوە کە لەوانەیە لەلایەنی سیاسی، لەلایەنی تایفی، لەلایەنی زۆر بابەتەوە عێراق پارچە پارچەوی، بەڵام کە دێتە سەر باسی هەڵبژاردەی عێراق دەکرێتن هەمووی بە هەڵبژاردەی نیشتیمانی ناوی دەباتن. هەڵبژاردەی عێراق دەتوانین بڵێن هەنگاوی گەورەی لە پێشە، یعنی دەتوانین بڵێن ئەو ماوەیەکی قورس دەبێت بۆ ئەوەی کەوا جارێشتر کە عێراق یەک جار گەیشتۆتە جامی جیهانی، جارێشتر عێراق ببینەوە لە جامی جیهانی. دەتوانین بڵێن هەڵبژاردەی عێراق گەیشتۆتە چ ئاستێک وەروە چی پێویستە بۆی بکرێتن؟ بەڵێ کاک حوسێن، سەبارەت بە هەڵبژاردەی عێراق خۆ دەزانی زۆر، یعنی ئێمە کە ئەو لێژنەیە لە دایک بوو بەڕاستی ئێمەە پارە هەبوو لە
یەکی تۆپی عێراق نەپارە هەبوو لە حکوومەت بۆت بێ نهیت یەکەوشت کە کرمان ئەو ئیشمان کە لەسەر ئەوە کە ئێمە سپۆنسەری بینین سپۆنسەری نەک هەر ئەوکو ئەم بینم و لەسەر تیشێر نە بە مستەوای گەورە بەڕاستی لەگەڵ چەند کۆمپانیایەکی زەبەلاحی عالەمی ئەو بوو اختیارەکە لەسەر ئۆمبرۆ بوو ئۆمبرۆ کە درێسەکەی ئێستاش ئینشاڵە لە تەسفیاتی بەحرێن درێسەری تازەکەی عێراق کە بە هیچ شێوەیەکی ناتوانین کۆپیش بکرێتن شتێکی باشیان کرد ئەوە بوو لە زێن شەریکەی زێن وەرمانگرت ینی لە گەرمانە دائیمەنەوانیش و شەریکە ئەضوا وەکو زانیتان ئەوش استحقاقاتی نادیەکانەوەکانێ بەڵام مەقسەد لە ستێ لێرە کە ئەو شتەمان کرد لەبەر ئەوەی پارە نەبووە حکومەتیش دەعمت ناکە بەڕاستی پێ لێژنەی ئۆلیمپیش بە خۆتان زان لە چ وەزعک بوو ئەو بوو وتمان با خۆمان خۆ بژێنین بۆ ئەوی ئەمە هەڵبژاردەی عێراق پێش هەموو شتێکی تۆ پێ هەڵبژاردەی عێراق کە استحقاقێکی هەبوو چەند گەمەی و دیشمان کرد ئەوە بوو تەعجیل کرد مانگی سێ بوو خۆی ئەو یاریکە تەسفیەکان دەست پێ بکاتن ئەو بوو تەعجیل کرد بۆ مانگی 6 و دیارە یەکتۆپیای ئاسیاش بڵێن کردی مەجموعات ئەو بۆ اختیاری مەجموعی بەحرێنمان کرد ئەمەش موافق بوون لەسەرەوە ئەو بۆ ئێران دیارە ناڕازی بوو لەسەر شتە بەڵام بۆ ئێمە باشتر بچکەمە ئێمە یاریمان نەماوە لەگەر بەحرێن بەخۆزان لە تەسفیاتیش ئێمە بە 11 خاڵ لە پێش هەموو ئەو وڵاتەکانی ترین هەڵبژاردەکانی کافوان ئەوە بوو ئمە موافق بوون لە بەحرێنیش ئێستاوە ئینشاءڵڵا ئێستا ئەمە بەرە و کەمپێکین لۆ باسی و کەمپەش دەکەین بەڵام دکتۆر بە باسی کەمپی پێشتر بکەیت کەمپێکی مەشقتان لە وڵاتی ئۆزبەکستان ئەنجامدەوە تۆش سەرۆکیشان دەکە بووی چیت هەبوو لەسەرە و کەمپە مەشقە دەتوانین بڵێن زۆربەی ئەوەی کە باسی کرد کەمپێکی سەرکەوتو بوو بەهۆی ئەوەیەوە دەتوانین بڵێن گۆڕانکاری لە کەش و هەوای لە کەشێکی گەرم بۆ کەشێشتی جیاواز واروە ئەنجامدان جارێشتر کۆبوونەوەی یاریزانەکان و چەند یاریزانێکی نوێ لە پێکاتەکە بیندرا دەرفەتی پێدرا لایەن ڕاهێنەر وە بردنەوە لە ئۆزبەکستان کە پێشتر لە ئیمارات یاریشترتان بەرامبەر ئەو بژاردی ئەنجامدا بۆ یەکەم جار بوو عێراق دوای ماوەیەکی زۆر لە ئۆزبەکستان باتۆ جارێشتر ناو خاچی ئۆزبەکستان سەرکەوتن بەسەر ئۆزبەکستان چیت هەبوو لەسەر ئەوە ینی ئەو ئومورانەی کە ڕۆژانە دەتبینی چی بوو؟ بەڵێ ئێمە مانگی سێ بوو کە چوینەوێ ئەوە بوو اختیاری ئەوی تا ئۆزبەکستان ئەوە نەبوو یانە بڵێن بەڵام شوێنی تر نەبوو ئۆزبەکستان ئەوە بەپێ ئەوی کەش و هەوایەکەی وەکو ئەو جێنی ئەمە کە بەڵام مەبەستەکە لەوە نەبوو ئێمە لەگە کاتانیچکە دانیشتین کاتانیش گوتی ئەمە پێویستیم بە کۆکردنەوەی ئەو یاریزانەیە و ئەو کاتەش بە خۆزای فیفە دەی بوو فیفە دەی شتێکی باشە تو سکۆری خۆتە تو زیاد دەگەیستە ئەوەی گەیشتە 68 ئێستا لە عالم ئەوە بوو اختیارەکەمان دەکەشواوەکە سارد بوو ڕاستی بەڵام مەبەستەکە ئەوە نەبوو وەکو بەحرێمی زۆر نەقدمان کرا گوت کودەی بستنە ئەوێ و نازانم بەڵام ئەمە هەدەفەکەمانەوە نەبوو کۆکردنەوەی ئەو یاریزانانە و چەند فکرێکی تەکنیکی و تەکتیکی مدرب هەبوو لیاقە زیاتر احتیمام پێدرا ڕوبەڕووبوونەوەی ئۆزبەکستان یەک لە هەڵبژاردە بەڵێ خۆتان زانە ئۆزبەکستان یەک لە بەهێزترین نزیک شە دەتوانین بەنار لە گەیشتن لە بە ئەوەی ئەو بوو کە یاریکەشمان کرد ئەنجامدە لە ئۆزبەکستان بۆ بە خۆشحاڵیەوە کە بردمانەوەش خۆ دەزانی ئێمە پێشتر لە ئیمارات لە ئۆزبەکستانمان بردیتەوە 20 ساڵ دەبی ئێمە یان لە ئۆزبەکستان نەبردایەوە بەڵام ئەو خۆشەکەی ئەو بوو ناو ئۆزبەکستان تو لێ بێەوە تقریبان 15-16 هزار کەسی هات بوو ئەو ڕۆژی کردیانەوە مەلعبەکەیان پێمان سەیریش بوو گوتی بەڵام ئەمە دەتوانین ئەو شتێ بکەین وتمان بەنسبەت ئەمە مشکلەمان نییە ئەوە بوو دیار بوو یاریزانەکان زیاتر حەماسیان کرد بە خۆشحاڵیەوەش ئەو کاتە شێرکۆ گۆڵەکەی کرد بەڕاستی دڵخۆشی جیاواز طبعا ئەوە تو تەمسیلی عێراق دەکەێت و هەر چۆرەوی بەڵام هەر هەستەکە خۆشە پێت خۆشیانی و هەمووی موفق و بەڕاستی یاریزانەکان یعنی ئەم کە تەکریمیشم کردن ئەو کاتە لەوێ یعنی ئەوی بە احتیاط بووە ئەوی ئیداری بوو هەر هەمووی پێکەوە یەک تیم بۆ ئیش خۆی کردیا هەڵبژاردە عێراق ئەو لیستەیە کە دەچێت یاری بکەیان یارینەکەی بەڵامان یاریان کرد بەڕاستی ئاستێکی باشە پیشاندا چەند خەلەلەکە بوو کاتانێکیش بۆ بزانەوەی ئوموری فەنی ئەم تەداخڵمانە دەکرد بەڵام ئەو دیار بوو ضعفی دیفاعی منتخبی زانی ئۆزبەکستان عفوا
ئەو لەوەی لێ بردەوە بەڵام مافقی کردین بەڵام وەکو پرسیارەکەی تو کە ئەنجامەکان سەرکەوتوو بوو زۆر باشیش بوو معنەویێنی زۆر باش بوو یعنی وەکو نەفسی ئەو بردنەوەش زۆر تەسیری هەبوو کەش و هەوایەکەش دەبووی وڵاتێکی سادەی و ینی نازم چ لە باسکەم ینی کەش و هەوایەکەی ئەوەی ڕاستە ساردەوە بەڵام بەڕاستی ینی یاریزانەکانی زۆر مرتاح بوون جیاوازی زەوەکی جیاواز بوو بەڵێ ڕاستە دکتۆر چەند ڕۆژێکی کەم ماماوە بۆی هەڵبژاردەی عراق بچێتە ناو کەم پێشتری مەشق و جارێشتر یاری دۆستانە ئەنجام بداتن ئەم کەمپە مەشقە جیاواز لە کەمپە مەشقەکانی تری دەرەوە لە شاری بەسڕا ئەنجام دەدرێتن دەتوانین بڵێن ڕێکارەکانی چوونەوە ئەم کەمپە مەشقە چۆنە ئەگەر باسی ئەو بوو پێش طبعا تەصفیات دەست پێ بکاتن خۆی یەکەم یاریمان لەگە کۆمبۆدیەیە لە بەحرین هەفتی مانگە دەبی ئێمە هەژدەی مانگ سەفەرکەن ئەوە بوو پێش هەموو شتێک ئەمە دەبی خولی سیدوێمین لە دەوری عراقی ڕاگرین لەبەرەوەی هەتا لە بەرژەوەندی منتەخەبەکەی طبعا زیاتر بەڵێ بۆ دیارە مسابقات لێژنەی پێشبڕکێکان ئەوکان ئەویش ینی موافق بوو لەسەر ئەو شتە چکە استحقاقی منتخب زۆر بینتە خۆ دەزانین تەصفیات کاس العالم و مزدەوەجیشە ینی هەر نفسی کاتیشە تلو ئاسیەشە ئەوەیە اختیاری بەسڕامان ئەوەیە کە مەصاریف کەم بکەینەوە یەک دوو مەصاریفەتی بچێت دەوڵەتێکی تر ینی تو یاریش ببینیەوە لەگە ئەو یاریانە ئەنجام بدەیت ئەوەیە کە تو پارێکی زۆر سەر دەکەی لە هەردوو لا و لە وڵاتێکی تریشی هەموو شتێک بە مەسرفە بەڵام لە بەسرە شاری خۆتە زیاتر ینی لە وڵاتەی خۆتە تو شارەکە کەش و هەوایەکی زۆر نێزیکە لە بەحرین خۆ دەزانین دایمە مانگت پێشوەختە تو دەبی خۆت حازگەی لەگەک ئەو کەش و هەوایێ بگونجێەوە مانگی شەشش وەکو خۆت دەزانی کەش و هەوایی کەندا و بەڕاستی زعازە و دایمشتە یاریکان دەکەوتە شەو ئەوانە بەڵام ینی لێ ئامادەکردن ینی پلانێکی توکمەی داناوە کاتانیش ئەم شتە هەیە هەموو ئومورەکانمانەوە کردیە ئەوەیە دوو یاری دۆستانیشتیایە یەکیان لەگەل تاجیکستان و ئیتریان لەگەل نیپال ڕاستە دکتۆر دەتوانین بڵین کاریگەریی باشی دەبێت بۆەوەی ئابلۆقی وەرشی لەسەر عراق ڕاکەوێتن پێش جامی کەنداوکە هیچ جارێشتر باسی لێوە دەکەن کەوا دەستکەوتێکی گرنگ بوو بۆ عراق بەدەستێنانی مافی میوانداری جامی کەنداوی 25 بۆ عراق ئەوەش بێگومان بۆ هەڵگرتنی ئابلۆقی وەرشی لەسەر عراق بە شێوەیەکی باشتر هەرچەندە پێشتر چەند یاری دۆستانی تر یاخود پاڵەوانتی ڕۆژ ئاوایی ئاسیەکە لەوێ بەڕێوە چۆنش گرنگێکی باش تایبەتی دەوێت دکتۆر گلەیی لەوە دەکرێتن یاری دۆستانەکان لە ئاستی ناوی عراق نیە بەهۆیەوەی عراق ئێستا لە خانەی یەکەمی کۆمەڵەکەیدایە و دەتوانین بڵین دەرفەتێکی باشتری لە بژاردەکانی تر لە پێشترە بۆی بگاتە قۆناغی کۆتایی پاڵاوتنی مۆندیال وەروە گەیشتن بە جامی ئاسیای 2026 بۆچی هەڵبژاردەی تاجیکستان و نیپال هەڵبژێدە ڕەنگە دەتوانین بڵین تاجیکستان تا ڕادەیەک هەڵبژاردەیەکی باش بێ بەڵام نیپال ئەو هەڵبژاردەیە نەبێ ینی ئەگەر زۆر جار ئەو بەراوردە دەکرێتن لەگەڵ هەڵبژاردەکانی تری وەکو سعودیا و ئیمارات و ئەوانە کە یاری بەهێزتر ئەنجام دەدەن قەتەر کەوا دەتوانین بڵین ڕاستەخۆ لە جامی جیهانیە بەڵام چوەتە پاڵاوتنی ئەوروپا کە خاڵەکانی بۆ ژمار ناکرێت بۆ ئەوەی ڕوبەڕووبوونەوەی بەهێزتر ببینێ لە جامی جیهانی بە ئاستێکی بەرزتر بە دیار بکەوێت کاکسێ سەبارەت بەو کەمپینە و یاریکردن خۆ دەزانی ئێستا بۆ نمونە ئەگەر لەگە بەرازیل یاری بکەی دەبی چەند پارێ بدەی ئەو فەریقە ڕاست ینی خۆ دەزانین بە مقابلە ینی بەرازیل دەڵێ من دێم بەس بەڵام ئەتوو دەبی 5 ملیۆن بدەیە ئێوە ئیمکانێتش نییە بەڕاستی پێ بڵێم ینی دامی حکومی هەیە بەس بەڵام خۆ دەزانی عێراق وەزعی کووە وەزعی عێراق بەعام ینی کە پارە نییە نیە ئێمەش ئێستا ئەو سپۆنسەران بەقەدەر شقای خۆمان ئێمە ئەو پارەمان سەر کردێ تاجیکستان ئەو بوو گوتمان هاتنیەوە ئێوە لە عایدیمە ینی ئەت وەک بازارەکە بەڵام زۆربەی زۆریشی بەڕاستی داوامان لە زۆران کرد ینی کە یاریان لەگە بکەین گوتیان ئەمە ناتوانین ئێمە جەدوەلی خۆمان دانایە ئەو بوو بەس لەگە تاجیکستان و لە پاشەوەی نیپالش ینی بە گرنگ ناڵم بە گرنگ نییە بەڵام ینی فەریقی باسی بەڵ پێمان خۆش بوو فەریقێکی ئاسیوی زیاتر یاریک لەگە بکەین ئەوە بوو نیپالیش هاتە ناو یەکەم یاریتان لە پاڵاوتنی پشوونە ڕەنگە ئەوە بۆ باشتر بێت کە دو یاری دۆستانە ئەنجام بدەن
باشتر بچنە نێو بەڵێ پاڵاوتنەکان. بەڵێ دکتۆر وەکو ڕێی شخصی خۆت لەسەر هەڵبژار دەکەم و ئەو یاریانەی کە ماوتانە یەکەم یاری بەرامبەر کەمبۆدیا ڕەنگە یاریش تا ڕادەیەک ئاسان بێتن بەڵام دو یاریەکەی ترتان ڕەنگە کەمێک زەحمەتی پێ ببینن هۆنگ کۆنگ پاشان ئێران پێ دوایە هەڵبژاردەی عێراق ئەگەر بە یەکەم یاخود باشترین دۆم بگاتە قۆناغی داهاتوو خۆزان تمۆمانەوەی بە یەکەم بەسەرکەوین وەکو زامی 11 خاڵشمان هەیە فەرقمان لەگەر ئیران و ئەوە تقریبا 3 خاڵە ڕاست دوو خاڵ لەگەڵ بەحرین پێنج خاڵش لەگە ئێران ینی فرسەتێکی زۆر باشە ڕاست بە هەمونەوە بەڵام کاتانیش ئەو فترەی هەمووی تێستی هەموو یاریزانەکانی کردێ بەڕاستی خۆشم متابعی دەکە لە بەغدایە دەچینە یاریەکان لاعیبەکان هێشتا هەر پێویستیش پێگەر دەڵێ نەکو یەکم نەدیت بیشتەکەم نەکردی بەڵام هەر هەمووی تێست کردیات و ئەوانی کە لە مختلفەکان ئەوان لە دەرەوەن یاری دەکەن ئەوانیش تقریبا حازرن هەوانە ئاسیان دیارە و حازریشن ئەوانی خۆشمان یانی هیچ قسووریان نییە بەڵام چانسش دەوری خۆ دەبینی ئەوەیە کاتەنیژیان دەڵێ بە هەموو عەقدەبی خۆمان حازرکە ئێزە ئەمەش ینی لەگەر بەڕێز عەدنان دەجا پێشماوە چاوپێکەوتنمان لەگەڵ هەبووانی کۆبنۆک بوو من و ڕاهێنەر کاتەنیچ لەگەڵ کاپتن باسل گۆرگیس کە چوینە لای شتماگوتی پێویستە بکرێ گوتمان تەحفیز موهمە زۆر ینی ئەوەیە تو هەدایە و پارە بدەیە بڵێن لاعبەکان یاریزانەکانەوە تەشجیعی باش بکەی پێویستی پێی بۆ شتانە ڕاست ئەو کەمپێک کە درێ دەکەن دەبی جێگە ئەمان زۆر ئەو بیسە کاتەنیش دای من تاکی دەکە دەڵێ ئۆتێلەکەم دێ بە تەنیا بین خۆ دەزانی ئەوانی کە یاریزان دەڕۆن معامرات هەیە شت هەیە بڵێ تێکەڵبوونەوە شتانە بەڵێ زۆر تەسیری هەیە ئەو مۆزوعانە بەڵام یاریەکەم کە دەڵێ تا ئاسی ینی لاوازە نەخێر یعنی استیهانی بە هیچ مقابل ناکەین ئەم زۆر جار دانیشتن لەگە کاتەنیشە پێی دەڵێم ئەو فەریقە زۆر ینی ئاسانەوە دەڵێ نەخێر ئەتو لەوانە بترسێکە ئاسانە ئۆکەی من هەدەفمەوەی ببمەوە بەڵام بێ ئەتوستێزا بە فەریقی مقابل بکەینە ئەوە شتێکی باش نییە ینی نوعما غڕورەکە لە غڕوریش خۆت زانێت تۆپی پێیە تۆپی بدەبینی ئەو فەریقە زلە ئەو فەریقە گەورە ناوی گەورە هەیە لە یاریەکی دۆستانە مەثەڵەن یان لە بتوڵێک بیرە شتێک بی لەگە فەریقەی زۆر ئاسان دەدۆڕێ ڕاستە دکتۆر باشترین بەڵگەت لە بۆ قسەیەش پاڵاوتنەکە بە شێوازێکی وا ڕێکی خستراوە هیچ تیپێک بێ ئومێد نابێتەوە ئەگەر هەرچەند شکستی شێ بەهۆی ئەوەیەوە باشترین یەکەمەکان و دەتوانین بڵین چوار باشترین دووەم ڕاستە خۆ دەگەنە پاڵاوتنەی قۆناغی داهاتووی پاڵاوتن و ڕاستە خۆش دەگەنە جامی ئاسیا و خراپترین دووەمەکان و سێمەکان و باشترین چوارەمەکانیش دەگەنە پاڵاوتنی داهاتووی جامی ئاسیا و بە هەمان شێوە ئەوانی تر ملحەقی پاڵاوتنی ئاسیانی هەمووی دەتوانین بڵێن ڕکابەری زۆر ڕاستە ئەمە یازدەینە ڕاست ئەوەی تکیان بڵێن ینی کەمتر لە ئێمە بەڵام بڕات هەبی لە یەک دوو یاری یەکسەر دیار دەکە احتیمالە بێنە ئاسی تو ئەتوش یەک بدۆڕێنی نەخێن ئێستەمە بەڵێ دوو یاریەکەم ئەگەر بەسەرکەوین ینی ببینەوە لەیان ئەو تەوان ئەمەلێکی زۆر دەبێت لەگەر ئێرانەگە تەعادلیشکەی ئەمەلێکی زۆر بەقوت دەبی دکتۆر بۆ یەکەم بۆ دیە بە ینی دەتوانین بڵێنەوە بە ئاسان سیر دەکرێتن بۆەوەی کەواس ئەمەلی سەرکەوتنی بۆ دەتوانین پاڵاوتنی داهاتوو نەماوە واروە زۆرترین شکستیشی هەیە ڕەنگە یەکەم یاریشی ئەو یەکەم یاری ئەنجام دەدا دواتر ڕوبەڕووی ئەو دەبێتەوە ڕەنگە تووشی شکست بێتن ئەگەر غەڵەت نەبن بەرامبەر بەحرێن یاری هەیەیان ئێرانە ئەگە تووشی شکست بێتن ڕەنگە هەر هیچ ئومێدێکی وای نەمینێتن کەەوە یاریەکی باشتر بەرامبەر ئێوە بکاتن هەموو ئەو قسانێکە دەکەی هەموو ئاراستەکە ئەوەیە ئەتوو عێراق بەس تۆزەگانی خۆی پێیتکە وەک دەڵێن ینی سەردەکەوین ئینشاءڵڵا ئومێدم یعنی ئەمەلێکی زۆرم هەیە بەو شتە و ئینشاءڵڵا سەریش دەکەوین کە مستحەقی بەو شتە بەڕاستی ڕاستە کاکتۆر ئەگەر باسی بابەتێکی تر بکەین ئەیشار بۆ هەڵبژاردەی عێراق ماوەیەک پێش ئێستا تیرروپشتی جامی عەرەب ڕاکێشە لە وڵاتی قەتەر وا بڕیارە 11 هەر ئەمساڵ یاریەکانی دەست پێ بکاتن عێراق دەتوانین بڵین لە کۆمەڵەیەکی دەتوانین بڵین تاو خەلیجی عەرەبیە بەهۆی ئەوەی کەوا ڕوبەڕووی قەتەری میواندار دەبێتەوە وەروە دوو یاریەکەی تری پاڵاوتنیش لە سۆماڵ و عومانیەکیان کە ئەگەری عومان زیاترەوە کوێت و بەحرێنیش
جارێشتر هەڵبژاردەکانی خەلیجی عەرەبی لەو کۆمەڵێدان چی تێ لەسەر ئەو یاریانەوە ئەم جامەش دەتوانین بڵین دوای یەکلابوونەوەی ئەوەی کە عێراق دەگاتە قۆناغی داهاتوو بۆ پاڵاوتنی جامی جیهانی ئەم یاریانەش ئەهەمیەتێکی گرنگی دەبێت ئەگەر بێت و عێراق سەرکەوێت بۆ جامی جیهانی لە یاریگاکانی جامی جیهانی یاری بکاتن. جامی جیهانیەکی بچووکە، جامی عەرەب جامی جیهانیی بچووکە بەڕاست پێ بڵام بۆ عێراق بۆ هەموو وڵاتەکان یعنی بڵێم تێستەکە بۆ تەنزیمی ئەو بتوڵەیەش بۆ ئەوەی لە کاس العالم لە قەتەر سەرکەوتو تربی زیاتر احتیمامیان بە خەلیج نەدا بەڕاستی چکە خۆزانانی خەلیج معتەرەف نییە لە فیفا بەڵام خۆشیەکەی ئەوەیە جامی عەرەب ئەو جارە کە معتەرەفە لە فیفا يعني فيفا يعني ئەوەیە کە احتیمامێکی زۆر پێدا و ئیمانتینۆ کە هاتەوە خطابەکەی خۆی دە لە تیر پشکەکە يعني احتیمامێکی زۆر ئەوەی هەیە و عێراق لە مەجموعەکی بەقووەتە بەڕاستی يعني تو ڕاستە ینی ئەو مەجموعە یەکەم و دووەم و کە تەدبیت کران و کە لە ئەوەی یەکەم جار عێراق لەگەر قەتەر دەرچوو ئەوان تریش کە یاری دەکەن بەسەر دەکەونەوان لەگەڵیان احتیمالە تا ڕادەیەک ینی عێراق لۆ مەرحەلەیە کەم و دووەمیش بەسەرکەوی ینی تەوقعم وایە وەڵام خۆت دەزانی وەکو منتەخەبی مەسڕە و تونس و جەزائیر ئەوانە ینی بەڕاستی ئەوانی ئەفریقی فەریقانی ئەفریقی زۆر لەمە بەقووەترن بەڵام یاریشە هەموو شتێک دەبیتن. ڕاستە دکتۆر ئەگەر بینە سەر بابەتێشتری تۆپی عێراق ئەویش خولی نایابی عێراق دوای ئەوەی دەست بەکار بوون دەتوانین بڵین خولی نایابی عێراق تووشی کێشەی زۆر هات سەرەتای کۆڕۆنا بوو وەستان و دواتر هەڵوەشان و جارێشتر بەڕێوە چوون و یعنی دەتوانین بڵین تووشی زۆر ئوموری موزعیت هات بۆ ئێوە بەڵام بەڕێوەچوونی وەرزی نوێ دەتوانین بڵین بە شێوازێکی ڕێکوپێک کە لە ساڵانی ڕابردوو ئەم شتە نەبووە بەبێ وەستان بەبێ ئەگەر یاریەکانی جامی خولیانە پاڵانەکانی ئاسیا لەسەر یەک نەبە توانین بڵین ئەو یاری ئەو یانەکانی شۆڵتە و قۆجێ ئانەش دوانە خراپانە ینی کەمترین یاری دواخرا و کەمترین تەجیل بوون دەتوانین بڵین بە شێوازێکی ڕێکوپێک هەتا ئەم قۆناغە هاتووە چی تێ لەسەر خولی نایابی عێراق؟ خولی نایابی عێراق بەڕاستی پێدەم دەتوانم بڵێم نمونەی هەموو خولەکانی عێراقە کە پێشتر کرا ڕێزم هەیە بەوانی پێشتر چکە من نەکتانەکە لەو ئەوانی کە پێشتر نەک ینی ئەوانی کە بیدایەتیشیان لە نەوەتەکانیش لەو بەڵام شتێکی لێرە بە زوروفێکی زۆر ناخۆش ئیشمان کرد و ئێمە متئەکید بوون کە دەبتە کەرەنتین دەبتە منع و تەجەول و شتانە بەڵام ئەمە کە دەستی پێگوتیان کەرەنتین زۆربەی زۆری یانەکان گوتەوە ئەو دەوری فەشەلی هینە بەڵام ئێمە یەکسەر چوونە لای سەرۆک وەزیرانی عێراق مستەفا کاظمی کە ئیستیتنایەکمان هێنا بۆ هەموو لایەنەکان ئەو بوو دەوری ڕاوەنەستا ئەو بوو چەند مناسبێکی دینی هەبوو گوتیان دەبێت تەجیلمان نەکە گوتما ئەو یاری لە کەربەلای بینە ئەو لاتر یعنی بە هیچ شێوەیەک هەموو شتێکمان لێگرتن لەبەر ئەوەی خۆشێکی لەوەی کە ڕای نەگیری ئەتو هەر مەلەل دەتگری لە ئاخری دوور درێژترین دەوری لە عالەمی عێراقیە یعنی مەلەل دەتگری جاری وەمانگی دەوان لە بیرمە 2014 بەرنامەیەکم لەگەڵ ژیلوان حەمەد کرد پێم وتم یەک وەرزی تۆپی عێراق ساڵێک زیاتری پێدەچێت چەندی پرسیارەکەم بۆ دووبارە کردو تێنەگەی وتین لە هیچ شتێک لە هیچ وڵاتێک ئەو شتە نییە ینی الحمد لله يعني اما يعني موفق بوون لەو شتا وەکو دەزانی يعني لژنەی مسابقات بەڕاستی دەورێکی باڵای هەبووە و ئەندامێکی خۆشمان کە کوردە مامۆستا سیروان بەڕاستی دەورێکی باڵای هەیە لەو مۆزوعە يعني بڵێم داینەمۆی ئەو ئیشێ هەموو يعني من لە نێزیک ئاگداری وانم زیاتر ڕاستە ئەمە استراتیژی یەکی تۆپی عێراقدا دێن بەڵام لێژنەکان اختصاصی خۆیانە ئەو بوو یعنی ئێستا خۆشحاڵی ئەو قسەش دەکەم ینی سەربەرزێش بۆ ئێمە کە ئێستا 6 خول پێکەوە بەڕێوە دەچی لە عێراق ئەوە لە ممتاز بگرە دەرەجەیەک بگرە لە کاس بگرە لە لاوانە تازە پێگەوشتانە زۆر ساڵاتی ئافرەتانی زیاتر ینی تەواو ماگرە ئەوی مکشوفەی ئافرەتان ساڵاتی پیاوان ئێستا و ساڵاتیشەوە لە نەجەفە معسکەری خۆی تەواو کرد ئەویش دەرفەتێکی باشی لەگە تایلەند دەگە یاری بکە گەباتەوە ینی ئەمەلێکی زۆر باشی هەیە
بەسەرکەوێت بۆ کاس العالم ڕاست يعني ئەوی لە ساڵاتی کوڕان ئێستەوە معسکەرەکەیانتەوە لە نەجەف وا. یعنی بە هەموو شێوەیەک تەوحیدی جلگەکانیان کرا مارکەیەکی مەتەرەن لە سینگیدا دەنێتن یان مارکە کە شەرمی لێ ناکێت و کە ناوی هەڵبژاردەی عێراقا ڕێزمێ لەو مارکان کرد بەڵام ئەتو شتێک لایقی ئەو عێراقەبی ڕاست کە دەچێت دەرەوە وڵاتەکان کە چی لە تو کەمتر نییە کاکە چی لە تو زیاتر نیە ئەوان چنە مەقسەد لە چ دێ با ئەمەش بە پێشکەوین ئەو بوو لێژنەی تەسویق سەرۆکی ئەو لێژنە بووم ئەو کۆنتراکتە ئەو عەقدانەمان کە کرد بۆ ئەوەی ئەمە ئیدی پێویستمان بە حکومەت نەبی بەڕاستی یعنی ئەم دایمەن داوام لە هەموویانەکانیش دەکرد کاکە ئەو ئیشە بکەم باشترە سپۆنسەری بە خۆتان بین ئەو بوو ئەوەی قووەت جەویە بۆ بزانیم لەگەر کۆڕک بوو پێشماوەکی تر لەگەر ئەدیدایس حقتشکیان کرد ینی ئەو شتێکی زۆر باشە تەسویقی خۆت بکە پارێکیش ئینکەمێکی باش لۆ دێ جلو بەرگەکی جوانە دکتۆر یاسای نوێی یانەوەرشەکان ئەگەر لە پەرلەمانی عراق دەنجی لەسەر بدرێەوە بکرێتن یەک لە خاڵەکان ئەوەیەکەوە هەر کۆمپانیایەک لە یانەوەرشەکان بێتە پێش بۆ یارمەتی بداتن حکوومەتیش لە باز لی خۆش دەبێت کەمە خاڵێکی گرینگە ینی هەموو یانەکان بیر لەوە بکەنەوە تەشجیعێکی زۆر باشە زۆر شتێکی باشە ڕاست بەڵام هەوڕەکەمانەوە زۆر جانەوانی کە ڕاگەیان کارەکانی بەغدا دایمەن دێنی حراج دەکەن خۆ دەزانین کە پرسیاری حراج بەڵام محراز نابینێ ئێمە ئەم دایمە دەڵێ کو چەند ساڵەتە ئەوە ئیشی هەندێک شتی عقود ینی سریە هەیە ئی خۆی بەڵام هەندێک شتێ ئەلانیش دەکەم بەڵام ئێمە بۆ ئەوەی نهاتینە گەندەڵێک لە ئیشەکە بکرێ یان ئەو کرێ نەخێر بە هەموو ئەمانەتەوە ئیشەکەمان کردیە تەسویق ئەم دەڵێن دەتوانم ئەمە وەکو شرارەکە ینی لە ئەوەی کە دەست پێ بکەین کە تەسویق بکرێت لەو انتەخەب ئیدی ئەمە هەتێستێک دینارمان لە حکومەتەوە نەگرتیە بە سەفەرکردنێت و بە جاری ئەخیری کە لەگەر ئۆزبەکس ئەو پارێمان هیچ وەرنەگرت بوو بەس مجا لەگە ئۆمڕۆیش بەس تەجیزاتی داما ئەو بوو چینەوێ یاریەکەمان فرۆشتە بە نەقلکردن و ئەو شتانە ئەو پارێکی باش بەوە مەسرەفیشمان دەرچوو ئەوی لەسەر مژمامە پارەکە بەڵام ینی مەقسەد دەبی بزانی چۆن تەسەڕوف بکەیت هیوادارم پاش ئێمە دەربچین ینی لیژنەی ینی خەڵکی پسپۆر بینە ناو ئیشە خەڵکی ئیش لە یەکی تۆپی عێراق بکە لە هەموو هەڵبژاردەکانی عێراق ینی مەتەرەن لە فوتساڵتە لەوەیە ئێستاعنیە فوتساڵمان هەیە نەفسی جلو بەرگەکەیە یان تەوحیدە کرا لەو شتە جەلێم دەپرسن دایمە دەڵێن ئەم گوتستان دێن کاکە ئەمە ئەو کردمان ئێستا ئێمە ئەو شتەمان ئەنجام هەنگاوە گرنگەکەمان کردێ ئەی پاشە ئێمە بۆ دەخت بۆ بست لە پاش من باید 5 میلیۆن دلار ئیشم کرد ئەو فترەیە کە ئەوەی کاتیشن ئێمە با ئەوان بێن بابەت 50 میلیۆن ئیشکەن دلاری ینی شتێکی باشە ینی ئەرکێکی گەورە ینی حکومت با بمنی دعمەکت بکە پاڵ پشت بی ینی نەک بڵێ هەموو شتێکی لێوەگری ئەو بوو یەکی تۆپی عێراقی پێشتر هەر بزانە ئەو هەموو قەردەیان لەسەرەوانە ئەوانش کەتینە ئەو مەعمایە ینی بەدەستە خۆشیان نەبووە لە زروفێک ئیشیان کردی زروفەکە زۆر ناخۆش بوو ڕاستە دکتۆر بینە سەر خولی پلەیەکی عێراق ئای ساڵانی ڕابردوو بە شێوازێکی ناڕۆی پێک دەڕۆی کەس نەیدەزانیکەوە چەندیانە بەشداری دەکات شێوازی بەڕۆیە چوونی تا دو ساتەکان دیار نەبوو بەڵام ئەم ساڵ یانەکان لێک جیا کراوە ئەو پاڵاوتنەکان بە خێرایی ئەنجامدرا 28 هێشتراوە بۆ ئەوەیەوە لەو قۆناغا ڕکابەری سەرەوە بکەن سێ یانیان بگاتە خولینایە چی تێ لەسەر خولی پلەیەک خۆی پلەیەک ئەو نییە بڵێ سێ فەریق دوو بەسەرکەوە یەکیشان دووش بەسەگەن لەوانەیە شتی تر بکریانی ئەو قەرارەتە لۆ کاتی خۆی دەبدەن چکە بەڕاستی ئاراستەی یەشتۆپی عێراق کەمکردنەوەی یانەکانی دەرەجەی ممتاز بەرەو احتراف بڕوەکە احترافش ڕۆیەت و پیسیانە زۆرە دائما لە 10 تا 12 تا 16 فەرێبی ئەو شتێکی زۆر باشە جەمالێتێکی دەداتەوە احتراف زیاتر دەبیتن و احتمام زیاتر پێ دەبێت دکتۆر زۆربەی ساڵەکانی ڕابردوو لەبەر ڕێژەی یانەکان لەوانەیە عێراق کەوتبێتەوە کێشە گەورەی بەهۆی ئەوەیەوە دەتوانین بڵێن پاڵاوانەتی خەلیج پاڵاوانەتی ڕۆژاوای ئاسیاوە پاڵاوانەتی عەرەبی یانی زۆربەی پاڵاوانەتیەکان کە بەڕێوە دەچێت جیاواز لە وڵاتەکانی تری ئەوروپا و ئەمریکا و ئەوانە پاڵاوانەتی زیاتر لێرە بەڕێوە دەچێتن ئەمەش کاریگەی لەسەر وەستانی خولەکە و تاخیربوونی هەبوو بێتن بەڵێ ئەوەیە ئێستا من پێت بڵێم ئەوەی کە پەیڕەوی ناوخۆ کە پەسەند کرا لە فیفا و اتحادی ئاسیویش کە هاتن ئەو چاریش کە پەسەند کرا
کە بیستی یانەی ئەوەی کە دەبنە دەستەی گشتی یەکی تۆپی عێراق کە هەڵبژاردنەکە دەکرێت بیستیانەی ممتازیایە بیستی دەرەجەیەکە رابطەی حکام و مدربین و لاعبین ئەویش سەیە هەرێکیان نوێنەرەکان هەیە لەگەڵ فوتساڵی ئافرەتان یەکەم و دووەم دەبتە هەیە عامە فوتساڵی کوڕان یەکەم و دووەم دەبتە هەیە عامە لەگەڵ شاتئی ئەوەی سەربەحچی بڵێن لە کوردی ئەو شاتیە ئەویش دویان بەسە دەکەی کەواتە تقریبان و هەڵەبجەش ئیزافە کرا هەڵەبجە ئیزافە نەکرا کە پاش ئەوەی کە وەکو پارێزگار بوونی هەڵەبجە ئەو کاتی لە پەرلەمان ئقرار کرا دەتانی ئیزافیکەنێ بڵێ اتحادێک فەرعی ئەمە ئەمرێکی مزبەقە یعنی ئەوە هەتاکو پەسەند بکرد لە پەرلەمان ئەو کاتی تۆماتیکیان دەبتە یەکێتی تۆپ پێی هەڵەبجە بەغداشمان ئیزافە کرد تقریبا ئێستا 68 دەستەی گشتی هەیە. بەڵێ دکتۆر هاتە سەرپەیڕۆینەوە خۆ باسێکی لێوە بکەین ماوەیەکی زۆر خۆت و دکتۆر شامل لێرەوە هەر لە هەولێر زۆر خەریکی نووسینەوەی پەیڕەوەکە بوون ناردنی بۆ فیفا و تەزبیت بوونی دەتوانین بڵێن قۆناغەکانی چۆن بوو گەیشتە چ قۆناغێک وەروە چۆن پەسەند کرا پەیڕۆی ناوخۆ خۆ دەزانین بە چەند قۆناغی یان دوور درێژە ناتوانم باس کەم ینی زۆر بەوردە لە لێژنێکمان پێکی ناوە لێژنەیە ڕئی زۆر زۆر سەیری داوەوی ئێمە هاتینە سەر و دوایە لەگەڵ فیفا لەگەر AFC مشت و مڕمان بوو لە قسەکردن و ڕئیت کەمان وەردەگرت ئەومان دەکرد هەتا گەیشتنە خلاصەکی ئەو ئیشە ئەوە بوو وەکو باسکی لەگە دکتۆر شام بڵێ ئێمە هەموو ڕۆژ ئەو ئیشەمان هەبوو دکتۆر دەتوانین بڵێن ناکۆچی لە خاڵێک زیاتر ئەوە بووکەوە عرقەلەی بۆ ئێوە زیاتر دروست فرە پۆستی زۆر دەوری هەبوو بەڵام ئێستا لەو ئاخیرەی دیارە دەستەی گشتی زۆر پەیداگرت لەسەرەوەی ببنە 13 ئەندام مەکتەبی تەنفیزی بەڵام ئەمە لە گەوانیا بووینە بەڕاستی بۆیە ئەمەکەمان کردوکردمانە بکردمانمەنەوە هەتاکو هیچ کەسیان بەشدار نەبن لە لێژنەکانی پسپۆرن یعنی من ئێستا لێژنەکان جیاواز مەکتەبی تەنفیزی دەبم بڵێ بچم لە ببمە سەرۆکی لێژنەکە نەخێر ئەو کاتە مصداقیە نامێنێت ئیشەکە ئەوانە پسپۆری خۆیانن خۆی مەکتەبی تەنفیزی ئەگە بێ تعریفکەی ئەتو استراتیژیەی یەک تۆپی عێراق دادنی علاقی بۆ وردەکاری نیەوە هەلی تەخەسوس هەیە بەڕاستی ئێستا بەڵام ئەوانەوە تێگەیشتینیانە بە خۆ دەزانین تەقسیمی عێراقشە و ئەو لایەنێ ئەو لایەنێ و لایەنە ئەو شتانەیە ئەو فکرانیان هەیە بەڵام زۆر کەس بمە دەڵێ ئێوە چۆن خۆتان هەڵدەبژێن یا هەڵ نابژێن چی لێ دەچێت ئەمە پەیوەندیوان بە کەسیان نییە پاڵ پشتی کەسیش نابین بەڕاستی بەڵام وەکو کوردێک بەڵێ پێم خۆشە پێگەی کورد زیاتر بی ویستمە پرسیارە بکەم دکتۆر پێ دوایە لە هەڵبژاردننی داهاتوی عێراق پێگەی کورد چۆن دەبێتن ینی دەتوانین بڵێن کورد ئەو بوونەی دەمێنێتن لە ناو یەکێت تۆپی عێراق وەکو پێشتر سەرۆکی یەکێتەکەی هەبووە جێگری سەرۆکی و ئەندامی هەبووە توانین بڵێن ئەو پێگەکەی بۆ داهاتوو چۆن دەبێتن وەکو ڕێی خۆت بەڕێی من پێگەی کورد هەر دەمینێ ئەگە زیاد نەکرێت زیاتر بەڵام بڵێ پێگەی کورد بەبێ کورد ناکرێویشە ینی هەموو دەزانن واقعی عێراقەوە بەڵام ئێمە چامان لە زیاترە ینی نەک بڵێ ئەوەی سەر بوونە 13 ئەندام خۆ دەزانین تەقسیماتی عێراق کووە بەڵام پێگەی کورد ئینشاڵڵا زیاد دەکرێتن و زیاترش دەبێەوە بە خۆ زانین لە عبێ انتخابات ینی ئیشی من نیە بەڕاستی بەڵام ئەوانی کە بەرپرسی وەرزشین لە هەرێمی کوردستان پێم خۆشە لەو سێ شارە گەورەی کوردستان کە سلێمانیە و دهۆکە و هەولێرە یەک دەست بن یەک هەڵوێست بن دەتوانن بەڵێ پێگەی خۆیان زیاترکەن لە هیچ تۆپی عێراق دێنە سەر ئەوان تریش بەڵام دەمێ باسی خولی لاوانیش بکەی خولی لاوان لەسەر ئاستینایە عێراق ماوەیەکی یەکجار زۆرە ئەو خولێ بەڕێوەنە چوە دەتوانین بڵێن ساڵانەش عێراق لە فیات عمری لە کێشەی لەوە هەبوو دەستنیشانکردنی یاریزان یاخود پێگەیاندنی یاریزان لە فیات عمریەوە بۆ تیپی یەکەم چۆن ئەو بڕیارە قورسەتاندا پاش ئەوەندە ساڵەکە هیچ پاڵانتێک بەڕێوەنە چوو ئەم ساڵ خولی لاوان شان بەشانی خولینایە بەڕێوە بچێتن بەڵێ سەبارەت بە خولی لاوان تازە پێگەیشتوانیش بەڕاستی ئەم دەتوانم بڵێن ئەوە بناغی تۆپی پێ عێراقە ئەوان لە تۆپی بواری لە تۆپی پێ ئیشیان کردیە یان ئیش دەکەن ئەوانی ئەکادیمینان غیر ئەکادیمین هەموو دەزانن کە ئەتوو بناغی
تۆپی پێ ئەوەیە ئەو بەڕامانێ ئەو فئاتی عمریە کە احتیمامت پێدا ئێستا ئەو ئەکادمیانە دەبینین لە هەولێرە لە شارەکانی ترە بەڕاستی دڵخۆشکەر ئەو شتە یعنی بناغەکە دانایە پێویست بە ئەوە نییە لاعبی یاریزانێک بینم کە زۆر ڕاست یعنی دروست بێتم بین بس بە پارە یاری پێ بکەم نەخێر ئەو بەڕاستی دەبی فێرە زۆر شتیان بکەن ئەو جیلێکە لە پاشەوەی دێتن ئەو بوو ئەو قرارە بەڕاستی زەحمەتیش بۆ قرارماندا تحدایەکیش بوو زۆر کەس دەیانگو ناتوانن ئەوەش بکەن بەڵام کردمان یانەکان زۆریان ناوی بکرێ و میکمان پارەمان بڵێ پرسی دارایی زیاتر هاتن ئەو مۆزۆ ئێمە گوتمە کاکامە تحملی مەسروف دەکەین بەڵام فەریق خۆتاندانی ئەو بوو بە خۆشحاڵی و باش بوو الحەمدوللا مەجموعەکی باش و وێستە دەبین بەڕاستی دەوریەکی زۆر مرتب و جوانە و دەتوانم بڵێم یاریزانی زۆر لێ هاتوو لێ پێیا بووە ڕاستە دکتۆر مستەقبلێکی زۆر باشیان هەیە ڕاستە ساڵانی ڕابردوو دەتوانین بڵێن ئەگەر لێرە بەهۆی ئەوەی کەوایانی هەولێریانی زاخۆ بەشدارن کێشەی زۆر دەبوون لە ڕووی پێگەیاندنی یاریزان بەڵام یەک یاری ئەنجامدانی ئەو تیپە لە شارێکی وەکو بەغدا وەکو میسان دەتوانین بڵێن وەکوەوە یەک وەرز لە خولێ گاری کرده بێتن ینی چاوکرانەوەی بۆ دەبێتن دەرەوە دەبینێ ئەو تیپانەی تر دەبینێتن ینی ئەزمونێکی باشی لێ وەردەگرێتن وەکو باس کرد لە قسەکانت بارەدارایەکەتان لە ئەستۆگرت ئەوە چۆن بوو یانی ئەگەر بڵێن ئەو قورسایە لەسەر نادیەکان لاکەوت کە تەسە ئێوە ئەو خاڵیان ئەگەر تۆزێک بەڕوونتر باسکە بارەدارایەکە ئەم لەسەر گوتیان ئێمە نیمانە گوتمە کاکە بەس ئەوەی کە تیپەکی دانێن یا دەربی باشیان هەبی ئەویان هەبیان احتمام بە مۆزوع بدەن زیاتر ئێمە بۆ هاتوچووتان و سەفەرکردنتان و حەکەم ئەوانە بە خۆ دەزانی ئەو هەموو لەسەر ئەرکیومە دەبیتن بەس ئێوە بەشدار بن ئیهمالی مەکەن ئەو بوو ینی بە توندیش بەڕاستیان ئەوەمان کرد هەنگاوێکی زۆر گرنگ بوو ئەوەش وەکو بناغەکە بەڕاستی زۆر خەڵکیش دەستخۆشی لێکردین لەو شتە وەکو دەبین ئێستا دەرەجەیەک نادی دەرەجەیەک وا یاری دەکا هەر هەموو دەلە بۆ نایگوازنەوە گواستنەوە دەک بخۆزای مەساریفە ئەوە ناتانین بەڵام چەند یاریەکەم ئامادە بوومە بەڕاستی دڵخۆشکەرە یعنی ئەو ڕکابەریەی لە بینی دەرەجەیەک هەیە بە قورئان لە ممتاز جاری بە خۆشترە بەس بەڵام بڕۆ لە فیاتی عمری بڕۆ لە لاوان یعنی کە چاوت بەو گەنجە جوانانە دەکەوی ئەو یاریە دەکەن ئەو مستەوای جوانیان هەیە معناتە قاعدەکی جوان کرایە کەواتە ئەوانە دەکەم بۆ هۆی چەند یاریەک لێ ئامادە بوون لە خودیا ینی تام چێژ لە یاریەکان دەبینی بەڕاستی ئەو یاریزانانە تموعێکی گەوریان هەیەکەوە لایەنەکانی خولینە لە 2023 وە بزانم جارێک پێش 2023 پاش 2023 خولەکی واکراویش نازم چەند یان یەک مەرحەلەکی بەسیط بوو هەر ئەوەندە بەس وەکو پیشاندانێک بەڵام ئەوە نییە بڵێن وەڵام من خولی لاوانم کردیە نەخێر ئەم قاعدەی دروست دەکەم با بڕۆن ناو خولەکە با خۆ پیشاندن احتکاک بکەن ئەو یاریزانە بەو عمرە چای بکرێتەوە بڕوات هەبی تەسەوڕ دەکەم ئەگەر ئەو یاریزانانە ئێستای کوردستان ئەوی کە ئیزاخ و کەواوی هەولێر ئەوانە دەبینیم دووە یعنی لە سلێمانیش قاعدەکی باشیاندانەیە بڕواتە بی چەند ساڵێک تر دەتانی لاعبی ئێرە بدێ منتەخەب هەڵبژاردەی عێراق زۆربەی کورد بەشداری دەکرێتن خۆی فەرقینیان پێت بڵێم بەڵام دڵخۆشکەرە شتەکە یان جەبینی جاریوە لە بەسڕا دەبینی یاریزانێکی بەسراوی لەوەی بەسڕ هەموو کێ دەڵێ ئبن البەسڕە یعنی کە فەخری پێ دەکا ئێمەش هەر کوردێک لە بەشداربی لە یعنی خۆی بگەینتەوە ئاستەی هەڵبژاردەی عێراق بەڕاستی تشتێکی دڵخۆشکەرە و ئەمە شانازی پێ دەکەین دکتۆر کۆتا پرسیارم لەوە دەبێتن ماوەی کارکردنی ئێوە لە وەکو ئەو دەستەیە تاکەی دەبێتن و دەور تەسلیمەکەتان چۆن دەبێتن کەی هەڵبژاردن ئەنجام دەدرێت بۆ ئەندامانی نوێیەچێتەوە پێ عێراقوە چۆن ئەو ئەرکیان تەسمیل دەکەنەوە کە ئەوانیش درێژە پێدەری کارەکانی ئەو نووە بەرەو پێشتری بن هەرچەندە پێش کۆتایی هاتنیم باسیەوە بکەمکەوە وەکو تاکە کوردێک کە لە ئەو دەستەیە ینی ڕەنگە ئەمە شانازی پێ بکەین دەستخۆش لێ بکەینکەوە کارەکان بۆ شێوە بەڕێوە چوو بێتن زۆر سپاس بەوەستێت بەڵام بەبەر سەر باورەت بە ینی کەی تەواو دەبین ئەوە بوو ئێمە
کۆنتراکتی کەممان 6 مانگ بوو پاش ئەوەی کە قڕعی ممتازمان دەست پێ کرد هەر ئەو ڕۆژە کۆنتراکتی ئێمە هات بۆ دەزانێ ئێمە داوا ناکەین ئەمە وەکو ڕاویشکارین لە فیفا ینی مۆزەفی فیفەی نامە بڕاستی ئەو کات پێمان دەڵێ بمنیانە من بەڵام ئەمە هەموو مانگ تەقاریری خۆمان بۆیان بەرز دەکەینەوە کە چ بگرێ باشە کۆ چۆن هاوکاریشمان بکەن ئەو بە پاشەوەی 9 مانگیان بۆ تەمدیدکردین ئەویش هەتا 36 ئێستا مانگی 6 و جەدوەلێکیان بۆ دانان ینی سکێجوەلێک بوو کە چاری چار پەسەندکردنی پەیڕەوی ناوخۆیە ئەو بوو دەستەی گشتی کە هات لە بەغدا چاری چار بە حزوری نوێنەری فیفا و AFC کە ئەو پەیڕۆ پرۆگرامە پەسەند کرا پاشەوەی بەرنامەی دووەممان 35 ئەو بۆماندانراوە 35 دەبی هەڵبژاردننی یەکێتیەکانی تۆپی لقەکانی عفوان لقی ینی پارێزگاکان کە 17 پارێزگایە 17 یەکێتیە لە پاش ئەو کە تەواو دەبین ئەتو وەکو دەستەیەکی گشتی تقریبا تەواو دەوری کەش تەواو بیتن 36 دەبی ینی هەڵبژاردننی سەرەکی ینی یەکی تۆپی عێراق دەکەین ئەو کاتە ئێمە کە دەستەی نوێ هات ئێمە ئەو کاتە ئەمە هیچ ئەوکمان نامێنێتن و دەستخۆشیشی هەر کەسێک دەکەین بێتە ناو ئەو مۆزوعە و پێما خۆش هەر شتێکمان کردیان شتێکی باشتریش هەنەبی ئەوان ئەنجامی دێنە پاشەوە دکتۆر لە کۆتایی ئەگەر شتێکت ما بێ من باسم نەکردوێ پرسیارێک نەدرکا مەسەریان نەپژا مەسەریکەوە باسی بکەم حەزەکەم باسیەوە بکەی لە ماوەی کارکردنتان بەخوا من خۆ دەزانێ ئەو فترەی کە بە زۆر هاتچوم لەگەر بەسڕە و بەغدا و ئەوانە ینی سەیری حکومەتم کرد حکومەتی عێراق زۆر بایەخی بە یاریگایی نێودەوڵەتیدایە و خۆتان دەزانم من لە زۆر لە تەلەڤیزیۆن لەرەسی بەڵام پێم خۆشە ینی داوا لە حکومەتیش دەکەم لە بەرپرسانی وەرزشی هەرێمی کوردستان دەکەم کە بایەخ بە یاریگای نێودەوڵەتی بدەن چونکە بەڕاستی سیمای شارە ینی ئێستا لە سلێمانیدا یان ناتانم بڵێم لە هەر سێ شارەکە بزات دەبی هەولێر زۆر احتیمام پێ بدرێت چکە پایتەختە هەر هەمومان دەبی احتیمام پێ بدەین اینجا شارەکانی تریش وەبی چاوی خەڵک لە دنیا هەموو چاوی لە هەولێرە لە سلێمانی ئەو ئەمنیەتە لێرە هەیە ئەو فەنادقە و ئەو سیاحەتە لێرە هەیە بەڕاستی هەر هەمووی چاوی لە هەولێرە بەڕاستی دائیمەن کە دەچمە دەرەوە دڵن هەولێر ئەوهایان ینی مەدحی زۆر دەکەن ئەمنیەتیان ئەویان بەڵام لە ڕۆژی ژێرخانی وەرزشی نەخێر ئەمە زعیفین لەو شتا یاریگای شێت فەرەنس و حەریری هەمومان دەزانی شێت فەرەنس و حەریری چۆن دروستی کرد ئەوەی بەڕاستی ئێمە شانازی پێ دەکەین عەبەکی وامانێ بەڵام بچێت دەرەوە سەیر بەمەلا عەبەکتێ بکەین نەخێر ینی زۆر لەوە گەورەترمان پێویستە بەڵام هەرچی نەبی یاریگایەکی نێودەوڵەتیمان هەبی کە سیمای ئەو شارەش بیتن ئەمە سبەی دوێمە شانازی پێوە بکەین چەند قاعات بکرێ بۆ یاریکانێک تر ینی قاعاتی مۆڵق نییە هەتا ئێستا لێرە لە هەولێر چەند بتوڵاتی دێتە ئێرە هەر لە کۆلیژی پەروەردەی وەرزشی کە ئەویش دائیمەن بڵێن دەرسەکان ڕادەگەین لەبەر ئەوەی بتوڵات بڵاتن بەس ئیشاهی وادارم پارێزگاری هەولێر و حکومەتی هەرێمی کوردستان و بەرپرسانی وەرزشی هەرێمی کوردستان بایەخ بۆ شتە بدەن ژێرخانێکی باش بکرێتە نێرە ئینشاڵڵا داهوت لە داهاتوودا ینی بتوڵاتی زۆر گەورەتر بێتە ئێرە دەستخۆش دکتۆر لە کۆتاییەکەی ئاماژت بە خاڵێکی گرنگدا کە تەنها و خاڵە لەوانەیە چەندین بەرنامەی پێویست بێ بۆی باس لێوە بکرێت بەهۆی ئەوەی کە چەندین ساڵ لە ژێرخانی وەرزشی لە هەرێمی کوردستان کاری لەسەر نەکراوە دەتوانین بڵێن پارێزگاکانی تری عێراق ناوەڕاست و باشووری عێراق زیاتر کاریان لەسەرەوە کردووە و ئەگەر پێشتر باز لەوە دەکرا وەرزشی هەرێمی کوردستان نی بەرەو پێش چوونە و لە چاو عێراق باشترە بەڵام ئێستا زۆر فەرقەکە جیاوازێکی گەورەی بەخۆیەوە بینیوە سوپاس دەکەین کاکتۆر بۆ ئامادەبوونت بۆ ئەو دەرفەتەی کە بە ئێمەدا بە هیوای سەرکەوتن لە کارەکانی داهاتوت و لە ئەزمونەکان و سپاس دەکەین بینەرانی بینەرانی خۆشەویست و عزیز گەیشتینە وێزگەی کۆتایی بەرنامەکەمان و هیوادارین لە بەرنامەیەشتر لە دیدارێش تایبەتتر پێتان بگەینەوە تا دیدارێشتر خواتان لەگەڵ